ئەمانە کە هێناومانە ئەمانە ئەندامن هی ئاژەڵم بەڵام ئەناتۆمیان زۆر لە مرۆڤ نزیکە کە لێرە دڵمان هەیە و جگەر و سیەکان و لێرە دەتوانین فەحسی HPV بکەین واتە ڤایرۆسی جگەر و HIV ئەوانی تریشەکەین و لێرەش پرسیار وەڵامماندانەوە پرسیاری زانستی ئەگەر زانیت خەڵاتێکە بیتەوە. پرسیارە زانستیانە لە چی پێگاتون وت پرسیارەکان چین؟ پرسیارەکان پرسیاری عامن زانستین بۆ نمونە گەورەترین ئێسقان لە لەشی مرۆڤ ناوی چییە؟ چ ڤیتامینە گرنگە بۆ کڵۆتبوونی بڵۆد و ئەمانەمان هەیە کە ئەمە ئەکرێت سوودی بۆ هاوڵاتیان هەبێت وایان لێکن زیاتر بخوێنەوە لەسەری بۆ زانیارێکیشە بەخشین بە خەڵکی کە ئەوش باشە. ئێستا چەند کەسم پرسیارانەی زانی؟ وەڵا زانیویانە زۆربیان زانیویانە هەر تەلەبەی مەکتەبیش بوون. چۆن بوو ئەو بیرۆکەتان بۆ هاو لێرە بەم جۆرەشتانە بەشداری بکەن؟ بەڵێ ئێمە زیاتر ویسمان معلوماتێک ببەخشین بە خەڵکی بۆیە ئەمەماندانە. ئەگەر کەسێک بیەوە لێرە پشتینە بکە ماوەی چەند خولەکی پێویستە؟ 10 دقە چارەکە. بەڵێ وەرێگرێتەوە. وتت ئەم ئەندامانەی ئاژەڵتان بۆ چی لێرە هێناوە ئەتانە چ شتێک ڕوون بکەنەوە؟ بەڵێ لێرە چکە فاسی هیپاتایتسەکەین ڤایرۆسی جگەر ئەمانەیە ڕوونی بکەینەوە کە ئەمانە چ کاریگەریەکیان هەیە بەسەر ئەندامەکانی ترە وەکو دڵ و ئەوانە شیکاری نەخۆشەکان قۆناغی چارم. ئەم بەشە تا چەند دڵخوازی خۆت بوو؟ زۆر دڵخوازی من بوو زۆر حەزم لەم بەشە بوو پێم خۆش بکات لێرە بخوێنم. ئەمڕۆ چه هەستێکت هەیە کە وەکو شیکارێکی نەخۆشی بەشداریت کردو؟ هەستێکی زۆر خۆشم هەیە ئەکید لە خوا بەزێر.